سەرەتا بە ناوی خودای گەورە میهرەبان وا دیارە ئەمڕۆ شەوی سەری ساڵە هەمومان کۆبینەوە بۆ ئاهەنگێکی خنجیلانە لە ڕێکەوتی سیویەکی 12 ساڵی 2021 وا دیارە ئەم شەو کۆتایی دێنین بە ساڵی 2021 ئینشاڵڵا ساڵی 2022 ئەبێتە جێگای دڵخۆشی هەموو ئەوانەی کە دڵتەنگ بوونەیان هەر شتێکیان ئاوەتێکیان لە دڵ بۆ نەهاتوتە دی داواکارین لە 2022 بۆ ئاوەتەیان بکەن کۆبینەوە لە کافتریای شەوانی دیەم سڵاوی و ڕێزێکی تایبەت بۆ کاکە بڕوا و بۆ هەموو میوانان لە هەرچیەک هاتن بە خێرن سەرچاوان ئێمە ئەم شەو هاتوین بۆ خزمەتی ئێوە ئینشاڵڵا ئەم کۆڕی ئەم شەو بە شتێکی جوان کۆتایی پێدێنین و لەسەر پیاکە سوار پەنجە زێڕین کاکە بۆتان و کامێرەوان مەندەجیان سڵاوی لەوێ بەخێرات نیچی کاکە محەممەد و کاکە سەفین و کاک شیمال و کاک باست و کاکە وریا و کاک زیرەک بەخێرن سەرچاوان و میوانان لە هەرچێک هاتن بەخێرن سەرچاوان بڕۆ مامۆستا دووری دووریتە هەر نابڕێتەوە هەڵڵا هەر دووری دووری بۆ نەبڕێتەوە هەر دووری دووری بۆ نەبڕێتەوە چاوم خێڵ بوونە یار لە ڕێتەوە هەر چاوەڕوانێم یارم بێتەوە هەر چاوەڕوانێم یارم بێتەوە آخر بۆ دووری کۆتایی نایەم آخر بۆ دووری کۆتایی نایەم بۆ بینینێکی چاو لە ڕێگایە یارم لەکوێیە هاوەر خودایە یارم لەکوێیە هاوەر خودایە هەر دووری دووری بۆ نەبڕێتەوە چاوم خێڵ بوونە یار لە ڕێتەوە هەر چاوەڕوانێ یارم بێتەوە هەر چاوەڕوانێ گیانم بێتەوە نایەتەوە گیانە دووری تۆ پیری کردومە گیانە دووری تۆ پیری کردومە ڕیشم سپی بوو کفنی مردومە